شۆڕشی نوێ یەکێ لە ئامانجەکانی ڕزگاری باشوور و بیناکردنی حکوومەت و پەرلەمان بوو. لە شاخ سەرکردایەتی یەکێتی پلانی ڕاپەڕینی دانا. لە شار هەموو شتێ ئامادە بوو، ڕاپەڕین کرا و بەشێکی نیشتیمان تاجی زیوینی ڕزگاری لەسەرنا. بەمەش یەکێک لە ئامانجەکانی شۆڕش بەری گرت و دوای ئەمەش پەرلەمان و حکوومەت بیناکرا. یەکێتی ڕۆڵی گرنگی تیادابینی و دەستکەوتێکی تری پیرۆزی کردە گردنی بەرزی نیشتیمان. بێگومان ئەم ڕاپەڕینەوەی کرد کە ئەمڕۆ حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمان و دامەزگامی و حکومڕانیەکان و خۆبوزارەکان بێنە ئاراوە خۆی لە خۆی ئەمە گەوەسنی دەستکەوت بووە کە هەر لە مێژەوە کورد و بە تایبەتیش یەکێ نیشتیمانی کوردستان لاکۆچکردۆ هەوڵی بۆداوە بۆی ئەم خەوارە ئەم هەرێمە بێتە ئاراوە. ئامانجی یەکێتی بۆ بیناکردنی ئەزموونی حکومڕانی کورد لە باشوور لەو باوەڕا یەقینەوە سەرچاوەی گرتووە. نەتەوەیەک دوای هەزاران شەهید و قوربانی دەبێت سربەست بژیت. ئێستا یەکێتی هەروەک جاران شاسواری ڕێگەی پیرۆزی ئامانجە بەدینە هاتووەکانە کە لە سای حکوومەت و پەرلەمانی کوردستان دەبێت بەدی بهێنرێت. بێگومان دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرخانێکی گەورە بوو کە ئەمڕۆ لە سای دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستاندا دەتوانین بە ئازادی بژین و لە سای دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە توانیمانە ببینە خاوەن حکوومەت و پەرلەمانی هەرێمی کوردستان و دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان گرنگی و تایبەتمەندی خۆی هەبوو کە بۆ ئەم مەبەستە توانی یەکێتی نیشتیمانی کوردستان ببێتە ڕزگاریکەری خەڵکی باشووری کوردستان و ببێتە خاوەن حکوومەت و پەرلەمانی کوردستاندا. بە درێژایی ساڵانی دوای ڕزگاری باشوور یەکێتی لە کابینەیەک لە دواییەکانی حکوومەتدا بەشدار بووە. بەشداری یەکێتی لە حکوومەت هێزی مانەوە و بەردەوامی هەنگاوەکانی حکوومەت بووە و لە ئێستاشدا یەکێتی ببڕوای تەواوەوە شاڕێکەی هەر ئەوەیە حکوومەت کە دەستکەوتی شۆڕشی نوێ و خوێنی شەهیدانە دەبێت بۆ خزمەتی خەڵک بێت و ئارامی و خۆشگوزەرانی ببێتە ئەولەویەت و هاوڵاتیان ئاسوودە بن. هونەر ڕەسوڵ گەلی کوردستان دەڤەری ڕاپەڕین.